ئەمێ ئیرۆ تڕشکێ چێ بکەن باجانێ ڕەش ئیسۆت باجانێ سۆر و ئەڤژی سیرە هەنەک سیرێ بکنێ هەنەک پیڤازێ بکنێ ئەڤژی گۆشتێ مەیە هەمیە خەڵە هەمیە لیشتێ بڵە هەنەکی چێ ببێ ئەمە ئیسۆتێ خۆ بەردانە ناو گۆشتێ خوا بلە هەنگی بگەرمزن ئەمێن هاتیە باجانی خۆی ڕەشی بەرنە سەرێ ئەوجی باجانی ڕەشمان بەردانە سەر منها كتشيك أواي صوتا جبرنا السنة ويدنا دشكورش محلي منها كجدا الدخان أمين هذا جاني في صور جبردنا السنة سيري خوشنا عليه السنة هناك خويجي هذا سبيك خوي هندك بيتاك كده एगो क्वाजित करे गरमाने की सोते सोरानी सोते दी जीते बैठे ها بلحتات شيء ببيني وايد طرش كامل برشي بني طبعا ايدي ام كارن بيجن همن ترشكاما حاضر بيا ايدي ترشكاما حاضر بيا ام برنجا خوشي تشيك ايدي امي بخور